دەفرۆشن وەفادار نین زۆر بەیان بۆ سەروەت تێدەکۆشن هەی پیریان سەیارەی جوانە بۆ دەوڵەمەند بێهۆشن کوڕی هەژار نادوێنن دەوڵەمەندان دەدۆشن ئەی لا هەموو دنیا وایە ئەو کسانەی لای خۆشن بۆ فەقیر تاریچینە لە ڕاستیان بێهۆشن ئەی بۆ فەقیر تاریچینە لە ڕاستیانە بێهۆشن بۆ دەوڵەمەند سرانە ماڵیان بۆ دەکەن ڕۆشن ئەی کەچی چرای هەژاران سەدەیەکە خامۆشن هەژار چ دەوڵەمەند چ مرۆڤن وەکو تۆشن ئەی هەژار چ دەوڵەمەند چ مرۆڤن وەکو تۆشن هەموومان دەمرین ڕۆژێک سخەمبار چ دڵخۆشن ئەی سێمەترە خامی سپی لەبەر هەمووان دەپۆشن خاک بەسەر ئەو کەسانەی بۆ دنیا تێدەکۆشن خاک بەسەر ئەو کەسانەی بۆ دنیا تێدەکۆشن دەڕژێن تنۆک تنۆک ئێ لەو لێوان ناسکانە ماچەکەم دێ چاو چنۆک ئەی سەیر ئەلەوەدایە دڵڕەکی وەکو بنۆک دڵی منیش بەبێتۆ خەریکە دەبێستۆت ئەی سەیر ئەلەوەدایە تۆ دڵڕەقی وەک بنۆک دڵی منیش بەبێتۆ خەریکە دەبێ ئیستۆک ئەی دایم خەریکی خۆتی بۆیە دەدەی لە نینۆک سر و سپیاو دەکەی لەبەر دەکەی جلیلۆک ئەی سوورا و سپیاو دەکەی لەبەر دەکەی جلیلۆک کە دەبینم بۆ جوانیا دڵخۆشم هەمیش خەمۆک ئەی وا دەزانم کا دڵم هەڵدەکەنن بە ڕنۆک مانچستەرت بە قوربان هەتاکو دەستە ستۆک ئەی شاری کۆیەی بە قوربان ئیسکان هەتا حەمامۆز شاری کۆیەی بە قوربان ئیسکان هەتا حەمامۆز بگرن هەواداران کچ و کوڕانی خوێندکار دەبە باسی کەم کەمێک نێوانی ون و شوعار ئەی سینگم بووە بە دەریا دەمیشم بۆتە کەنار لە دەریادا هەڵدەکەن هەتا دەکەنە سەرزار ئەی هەموویان پەلە دەکەن کامیان بڵێم یەکەم جار هێندەم کەلیمە پێیە بێ پێوانە و بێژومار ئەی ئەمن دەڵێم سەدانە ئەتۆ بڵێ 100,000 کاتێ دێمن وەگەعدا
کاتێ پڕ دەکەم نەوار ئەی کاتێکی دێمە گەعدا کاتێ پڕ دەکەم نەوار مێشکم لێ ئاڵۆز دەکەن لەسەرم دەکەن هاوار ئەی پەلەی ئەوەم لێ دەکەن شعرەکانم هەموو زار دەوای ئەوەم لێ دەکەن بیان خەمە گوێی هەوادار ئەی هونار و ئارام لێدەن مامۆستای پەنجە خودکار مامۆستا هێ من لێدا بە بەنداندا دێمە خوار بە کرشەهانی ژاتوە ئەوە تا فەلم بەردار ئەی بژین جوانی دڵڕەق تۆ بەزیرە یاریکە ڕێگای سۆڵ و نەهاتە ڕێگای شەوە تاریکە ئەی دڵێک هەیە تاریکە سەیرێکی شەوگاریکە دەوەرەکەم یەکزاوت لە گریان و زاریکە ئەی سەیرێکی بێداریکە هەستێک بە هاواریکە بینەوایە ئەو دڵم خێر و خواست بە هاوکاریکە ئەی بێنەوایە ئەو دڵم خێر خواست بە هاوکاریکە هەموو ژیانی پاییزە لە ئاشنای بەهاریکە ئەی شوێنێک نییە بۆی بچێ لە لای خۆت ئیجاریکە هەر تۆی دەوێت دڵی من تۆش بەس هێن ناچاریکە ئەی دڵ عەمباریکەمانە سەدت هەیە باریکە بەس برینێکم هەیە وەکو مەردان ساریکە ئەی دڵم خۆشێتە قوربان دەبەسە تۆش هاریکە ئارام لێی دە بەنەشا ئەبەو سازە یاریکە ئارام لێی دە بەنەشا ئەبەو سازە یاریکە سۆنی پێ دەکەن ئەی مەلعون وەڵە سازە دەکەن گوناحە تاکو ماوین هەر تەنیای ناکەین بە ئاواتی دڵ تازین دوین لەسەر دنیای ئەی لەگەم خەمدا شەریکین لەگەڵ خۆشیدا جوداین خۆشی وەکو دوژمنە لەگەڵ خەمیشدا براین ئەی قەد یەکتر جێ ناهێڵین هەردەم لەگەڵ یەکتر داین ئێمە بۆ یەک هەمیشە ڕووناچینە وەک چراین ئەی من و دڵی پڕ دەردم زۆر لەگەڵ خەمدا ژیاین چوینە داخوازی کچێ گوتمان بە شەرم و حەیاین ئەی کەس خۆی پێمان ڕازی بوو دایکی بوو پێی نەداین گلەی بێ خەس و گیان بۆ ئێمەش عەبدی خوداین ئەی ئاواتی ئێمە تەنها ئەوەیە بەڕازیاین هەتا ماوین لە
دەگەردون لەگەڵ یەکتردا تەبین هونەر لێی دە بەنەشا خاوەنی سەد مەرحەبین هێمن لێی دە بە قوربان هێمن لێی دە بە قورئان لەگەڵە ئارام تەنیاین ئەمن و بەکر شاهانیش ئەو پێنجەمان وەک براین کەس نابینی بڵێن جوداین هەتا دەمری لەگەڵ یەکداین ئینشاءالله ئەگەر خوا عومر بدا أخويا شريفي أخويا دلال هاي دفي شاهن مروة شريفي أو فنزانة نرزن أو فنزانة خدش اللبن